کاتێکە وەک میوەی کاڵ بووم، وەک بەرسیلەی ترش و تاڵ بووم، لە تەمەنە 2-3 ساڵ بووم، لە یادمە کاتێ مناڵ بووم، دەم بە تەتە و گڕ و گاڵ بووم. هەرکە ئەمدی ڕووناچی و گڕ، گیانی خۆمە کرد شڕ و هوڕ، ئەمڕۆژ لە چاو فرمێسک بەخۆڕ، سوورایی نەوتەکەی گوڕگوڕ، بەرچاومە کەوت کتوپڕ. دایکمەی وت ها ئەوەتە، ئەو گڕە چەند کەڵەگەتە، تۆ سەیری چەند بە شەوکەتە، ئەم وت تەتە دایە تەتە، ئەیوت هی کوردی نەکبەتە. کاتێ قاڵ بووی لەناو بۆتە، دیت هەردوو پێت بەستەی کۆتە، لێدان لە جێی نان و دۆتە، جا ئەیزانی تەتەی خۆتە، سندنەوەی وا لە ئەستۆتە. تەمەنم گەیە 56، هەر ئەبینم کوردە بێبەش، لە دەستکەوتی ئاڵتوونی ڕەش، ئەو تەیەی دایکم ئێستەش، لە ناو دڵما وەک مۆمی گەش، دڵ و دەروونم نەرمەکە، لە کۆڕی هۆزە دەرمەکە، تاسی ئاگرین لە سەرمەکە، ئەسووتێ و دڵم گەرمەکە، تووشی 100 دەردی سەرمەکە. دەم خۆش کاک حەمیدیان، دەست و چاو خۆش بێ خاتونجان. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو، خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەم سروشتە جوانی کوردستان بە دیداری ئێوەی ئازیز شادەبینەوە. ئەمڕۆ باس لە شاعیرێکی مەزنەکەین، ئەویش مەلا شێخ ئیسماعیلی دێلێژەیە. بۆ گفتوگۆ لەسەر خامەی ئەم شاعیرە ئەمڕۆ ئەم میوانە ئازیزانە لەگەڵمانە بەشدار دەبن. بەخێر هاتینی زۆر بەڕێز بابە ڕەسوول ئیسماعیل دێلێژەیەکەین. مامۆستا گیان بەخێر بێ بۆ بەرنامەکەمان، سەرچاوانمان هاتی. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە رەخسانتان بۆی ئەو باسێکی ئەو شاعیری باوکم بکەین دڵسۆز. زۆر سپاسانەکەم، دەستان خۆش بێ. بەخێر هاتین. بەخێر بێ مامۆستا لەگەڵ خاتو ساکار بە ئامێری عود. خاتون گیان بەخێر بێی. بەخێر هاتی خاتو. بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. زۆر سپاس. مامۆستایان گەر بکرێت کورتەیەک لەسەر ژیانی باوکتان بۆ ئێمە و بۆ بینەرانی قەلەندەرخانە باس بکەیت. سەرچاو فەرموو. تەمەن باوکم مەلا شێخ ئیسماعیلی دێلێژە 1990 لە دایک بۆ لە دێلێژە، دوای ئەوەی تر تەمەنی گەیشتە 6 ساڵی چۆتە بەر خوێندن لەوێ، هەر لەوێ لە لای مامۆستا مەلا حەمومین کە مەشهورە بە عاسی، هەر لەوێ مەلای دێلێژە بووە، لەوێ خوێندنی خوێندووە هەتاکو 1934. بڵین عاسی شاعیر. بەڵێ عاسی شاعیر، بەڵێ لەوێ خوێندوێتی تر کە مامۆستا وەفاتەکە مەجبور ئینجایتر ئەو کاتە وەکو هەموو فەقێکی تری کوردستان گەڕاوە بە دوای مامۆستای باش و شوێنە بۆی خوێندنەکەی. ئیتر چووەتە سۆفیە سەندەیەکە لە ناوچەی هەمەوەن، دوایی گەڕاوەتەوە چووە لەگەڵ خزمێکی تریا، ئەویش کە هەر شێخمارفی ناوبۆ لە خۆی گەورەتر بووە، هەردووشیان فەقێ بوون، ڕۆیشتون بۆ شێخانان لە ناوچەی دزەیی لە لای هەولێر، ماوەیەک لەوێ بوون، دوایی لەوێم گەڕاوەتەوە، باوکم گەڕاوەتەوە، هاتوۆتەوە چوە بۆ خاوێ لای مەلا مارفی خاوێ خوێنێتی، دوایی هاتوۆتەوە بۆ سلێمانی. لە سلێمانیش تر لە مزگەوتەکاندا لە زۆربەی مزگەوتەکانی سلێمانیە، وەکو خانەقا، وەکو حاجیحان، وەکو مەڵکەندی، وەکو شێخ مەلا حسێنی پیسکەندی، وەکو مەلا عەزیز باریکە دەری، ئیتر وەکو ئەم مزگەوتانە لە لای مامۆساکان خوێنی. اینجا چووە بۆ بەرزنجە بەلای مامۆستا مەلا ڕەحیمی ئەو پەرخی ئەو کاتە لەوێ بووە. ئیتر لەم درێژەی بە خوێندنی داوە هەتاکو تەقریبەن 1946 و ئەوانە.
کەواتە لە ژێر دەستی چەنەها مامۆستای زانا و چەندەها دانا مامەسا بە تایبەتی مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی، مامۆستا مەلا مارفی خاوێ، تەمەن و مامۆستا مەلا محەممەد ئەمین عاسی دێلێژاوە لە سەرەتاییەوە لە خزمەت ئەوا بووە. دوایی اینجا مامۆستا مەلا عەبدوڵای سوڕستانی، مامۆستا شێخ عومەری قەراخی لەلای ئەمانە لای زۆربیان خوێنوێتی. ئیتر تەمەن مامۆستاکانی مامۆستا مەلا سەعید شەراغەڕووتەی، مامۆستا مەلا سەعید بلوچێنی لای ئەمانە لای زۆربیان خوێندوێتی و دوای ئەوەی ئیتر کە تەمەنی هەڵکشاوانە تەمەن ئەو کاتە عادەت وا بووە فەقێی ئەو کاتە مەلایەتی کردووە، مەلایەتی ڕەمەزان و هەردوو جەژنەکە مەلایەتی بۆ کردوون. چەقژ و باخەیە لە لای تاسڕوجا ئەوان هەم تقریبا 19 ساڵێک لەوێ مەلای ئەوان بووە هی ڕەمەزانان. مەلا فەقێ ئەو زەمانە ڕەمەزان دەرسی نەخوێندووە، چووە لەوێ هەم وەک تەدریبێک وا بۆ مەلایەتەکە، هەم بژێویەکیشی پیا کردووە بۆ خۆی. ئەو ئیتر لەوێ ماوەیەک لەوێ مەلای باخ و زایر لەگەڵ چەقژە. ئیتر دوای ئەوە لەوێەوە تۆ ئیتر کاتی ژنێنانیە باوکی ئەوانێڵن ئەبێ ژن بێنیە چێت تۆ دێلێژە و لە دێلێژە بێ بە مەلا ساڵێ دوان لەوێ مێنێتەوە. ئیتر دواییەت بۆ ئەم قزلەرە کە ئێستا لە مێرگەپانە بڵێن لە دۆڵە ڕوودا 2 ساڵ لە قزلەر ئەمێنێتەوە لێوێ مەلابێ 2 ساڵ و شتێک. دوایی اینجا ڕوا تەمەنتر مەلای ئەو کاتە چونچی هەر بە مەسرەفی لەسەر خەڵکی دیەکە بووە، بۆیە ینی وەکو ئیسا و قافوانن نەبووە تاکو لە ئەو قافەدا بمەزرێ و پارەیان بنێ. ئیتر لەبەرەوە ئەو دیاتانە تا ماوەیەک توانیوەتی لەوێ بێ و ئیتر دوای چۆتە هەنجیرەی بازیان تقریبا ساڵ و نیوە 2 ساڵیش لەوێ بووە. دوای چۆتە چۆڵمەکی بازیان، چۆڵمەکی محمەفەنی پێڵێن، دەوری 5-6 ساڵ لەوێ بوو. هەم محازری دینی بووە لە زمانی مەلەکی یا مەحوی ئومیان کردوێتە مکافەحەی ئومی وایان پێوتۆ زەمانە. ئیتر ئەو دەرسی بە تەلەبەکانی ژووتووە، ئەو کاتە تەلەبە بڵێن ئیتر تەلەبە گەورە و بچووکی تیا بووە ئەو زەمانە. دوایی تر کە بڵێن شۆڕشی چواردەی تەموز کراوە و دوای ئەوەی تر لەوێ ماوەتۆ اینجا هاتوۆتە بەکرەجۆ. ماوەیە لە بەکرەجۆ بە تقریبا 5-6 ساڵە لە بەکرەجۆ ماوەتەوە، هەم وەکو مەلا وەکو محازری دینیش لە مەکتەبەکەی بەکرەجۆ دەرسێوتەوە. من خۆم تەلەبە بووم لەو مەکتەبەی بەکرەجۆ، لەوێ باوکم لەوێ دەرسێوتەوە. دوایی باری کردووە بۆ جێشانە، لە جێشانش نزیکەی ساڵێک ماوەتەوە لەوێ هەر بە مەلایەتی و ماوەتەوە. اینجا لە دوای جێشانە ئیتر گەڕاوەتەوە دێلێژە، لە 1962 گەڕاوەتەوە دێلێژە. ئیتر لە دێلێژە مایەوە هەتاکو تقریبا چەند ساڵە پێش ئەنفال ئەو کاتێک ئیتر حکومەتی عێراقی حەزری تەجەول حەزری هینی لەسەر هەموو موچەخۆرانی سەر بە حکوومەت کە نابێ لەژێر ناوچە ڕزگارکراوەکانە لەژێر دەستی ئەوانە بێ، لەبەرەوە ئەو ناچار بوو گەڕایەوە هاتەوە بەکرەجۆ. ئیتر لە بەکرەجۆ مایەوە دواییش هاتەوە مەڵکەندی. ئەمە سەبارەت بە ژیانی خۆی بێگومان ئەمە ژیانی کەسێتی خۆیەتی وەکو مەلایەتی وەکو مامۆستایەتی وەکو بژێوی ژیان. ژیانی ئەدەبی لەکەوە دەستی پێکردویانی ئەدەبی ڕاستیەکەی لە کۆتایی چلەکانەوە کە کاتێ مەلا بووە لەم قزلەرە ئیتر دوورکەوتێتەوە تەمەنیتەوە کاتە کە مەلایەتی بۆ نەیتوانیوە هەمووشۆی خزم و کەسوش بکاتەوە. خۆتان نزدان و کاتەش هیچ وەسائلێک نەبووە لە قزلەریشەوە بۆ دێلێژە تقریبا شەو ڕۆژێ ڕێگەیە دوورە، لەبەرەوەی تر هەمووشۆ نەبووە لە بەنامە شعری دەستی پێ کردووە. تەمەنەوە هەموو کاتێک هەموو وابزانام زۆربەی شاعیران وایە سەرەتا خۆتان نزان بە شعری غەزەل دەست پێەکە ئەوەلجار هەندێ زۆربەی شاعیرەکانمان وابووە بە غەزەل دەستی پێ کردووە، بەڵامی تر ئەوە خۆتەزانی سەرەتا ڕەنگە شعرەکانی وانە بوو بێ بەو شێوەیە، بەڵام زیاتر ئەو نامە شعریەکانی هەر نامەیەکی نادبێ بۆ هەر کەسێک بەنامەی شعری نردوێتی بۆی بۆ مامۆستاکانی ڕەفیقی، بۆ فەقێکان، بۆ مەلاکان، بۆ خزم و کەس، بۆ ئەو کەسانی کە نامەی نردبێ بەنامە بە شعر نامەکەی بۆ نردووە. ئیتر هەواڵپرسی نوشتەکانی لە ڕێ ئەوەیە. مامۆستاگیان کێ نازناوی دڵسۆزی پێداوە؟ وەڵایی خۆی هەڵ نازناوی دڵسۆزی ئیترەوەنەوە ئەڵێ دڵسۆزی ئینەکە بووە، ئیتر لەبەرەوە هەر خۆی نازناوی دڵسۆزی هەڵبژاردووە. هەتا کوتایی تەمەنی تقریبا چەند ساڵە پێش تەمەنی تر بە بۆنەی هەندێ کەس مردنەوە ناوەکەی گۆڕی بە دڵزیز، بەس ئەویش وازام شعری نییە بە ناوی دڵزیزەوە، بەزی تر هەر خۆی لە دوایە نووسی تر کۆمەڵێ مەشاکل و شتاوە بەسەریە ئیتر لەوە ناوەکەی گۆڕی بە دڵزیز. بەڵام هەر دڵسۆزەکە یەک شعری نییە بە ناوی دڵزیزەوە. ئیتر لە
یعنی ناوە ئەدەبیەکەی دڵسۆزە بەڵێ هەر دڵسۆزە بەڵێ مامۆستاگیان درێژە بە باسەکەمانەیەین و درێژە بە گفتوگۆ ئەین لەسەر شاعیر دوای ئەوەی کە بەشداری بە شعرێکی تری ئەەکەین فەرمە پێنج خشتێکی دڵسۆز لەسەر غەزەلێکی مەعسووم یا ئاسی مامۆستا مەلا محەممەد ئەمینی دێلێژە بە ناونیشانی هیجرەتی یار پەنا بەخوا کە دڵ غەمگینە ئەمڕۆ سرم گێژ و تەنم بێتینە ئەمڕۆ دوو چاویشم پڕی ئەسرینە ئەمڕۆ دەمی هیجرانە ڕۆژی شینە ئەمڕۆ ئەوی شایستە بێ ناڵینە ئەمڕۆ دڵم ڕۆیی و لە لام و پێم نەزانی لەپڕ خوورپەیەکی وەها تەزانی لە فڕکە کەوت و ڕووی کردە نەمانی کە چونکە خوا نەخواستە یاری جانی خەیاڵی هیجرەت و ڕۆیین ئەمڕۆ لەبەر بێهێزی و بێتینی ئەلەرزم گیرۆتەی مەینەتی سەد جۆر و تەرزم چونکە شایستەی گۆپاڵ و گۆرزم ئەڕێژێ هەردوو چاوم خوێن بە خورزم وەکو ئەڵوەند دامەنم زەنگینە ئەمڕۆ لە بۆ دیداریارم هێند بە تاسەم نەما ئارام بۆ ئەم دڵە کەساسەم بە کۆچی ئەو دوو ئەبرۆ چەشنی داسە بڵێ سەی ئاگری ئاو و هەناسەم گڕی بەردایە تەختی سینە ئەمڕۆ بە یادی چەند شەوانی ماچ و موچێ ئەگەر شێتیش ببم بەدکار بە تۆچی کە یارم هات و کردی مەیلی کۆچی قیامی کرد قیامەت وەرنەبۆچی لە سوبحە ڕۆژ ئەمەندەشینە ئەمڕۆ دەم خۆش خەندەخان زۆر سپاس بەڵێ بێگومان ئەم کەوەکو مامۆستایەکی ئاینی لە حوجرەکان خوێنوێتی و لای کۆمەڵێک مامۆستای ئاینی خوێنوێتی چێن ئەو مامۆستایانی کە کاریگەری ئەویان هەبووە لەسەری شعر بنووسن شعر بنووسێت والله تەمان یەکێک لەوانە مامۆستا مەلا حەمومین عاسیە کە خۆی مامۆستای یاوکم بووە بەڵێ ئەوەی یەک دووەمینی تەمان بێخود هەم وەک دێلێژەی بوو هەم تەمان زۆر باوکم زۆر چۆتە خزمەتی و زۆر لە لای بووە بێخودیش ترێ و شاعیرە گەورەیە کە پێویست بە ئیزناکە ئیجایتر مامۆستا مەلا مستەفای سەفۆتە کاتی خۆی تەمەخوا عافیان کەنەوانە بین ئەمانە هەموو ئەو کاتە ئەمان هەم تێکەڵ بوون هەم خزمایەتی ئیتر ئەو کاتەش ڕەنگە بڵێم زۆربەی زۆری مەلاکان و فەقێکان حەزیان لە شیعر بووە ئیتر ئەمیش کە ئەمانە ئەم خزم و کەسانە لەوێ بوون و شیعریان وتووە ئیتر ئەمیش کاریگەری ئەوان و یەکێک لەوانش کە زۆر کاریگەری لەسەر بۆ سابری شاعر بووە هەم وەک خزم هەم لەبەرەوەی ماوەیە زۆر لە دێلێژا بووە سابری ئیتیکە لە دێلێژا بووە تەمان لە دوایە شیعرەکانی زۆر تاسیری کردوتە سەر باوکم بەڵێ من لەسەر ئەوە دێلێژە ناوچەیەکی بچووکە بەڵام وەکو مێژوو کە سەیرەکەیت کۆمەڵێک خەڵکی زۆر منەوەر و خوێنەوار و شاعیر و ئەدیب لەم شوێنە بچووکەوە هەڵکەوتووە و یعنی کە ئیسە زۆربیان ناوێن لە مێژووە دیارە کە ئێمە مەسەلەن وەکو مەلا ڕەسووڵی دێلێژە وەکو مەلا مستەفای سەفۆتکەن جەناب بەڵێ زۆر زۆرن ئەمانە یعنی هۆکارەکەی ئەوە چی بۆ دێلێژە ئەم هەموو پیاوە منەوەر و زیرەک و شاعری تێ هەڵکەوێت واللهی لە ڕاستیا بڵێ تەمەەن کاتێک کە شێخ دێلێژە هاتوۆتە دێلێژە تەمەەن لەوە چێ لە 1970 ئەو وەفاتی کردووە یعنی تەمەەن هیچ نەبێتی 40 ساڵ لە دێلێژە بووە ئیتر تۆ حساب کە ئەو کاتە شێخ کاتوۆتە دێلێژە
لەوێ مزگەوتێکی دروست کردووە لە ناو گوندەکەیە کە مزگەوتەکەی دروست کردووە وەکو مەدرسەیەک چووە مەلا محەممەد کە ئێستا پێڵە مەلا محەممەدی گەورە باپیرانی شێخی مفتی سلێمانی بێخود و مەلا ئەحمەی چاوماروەوان ئەم مەلا محەممەد هاتووەتە دێلێژە بووە بە مەلا و مدەڕیسی دیەکە ئیتر لەو کاتەوە مەلا محەممەد دائیمەن فەقێ و مەدرسەیەکی دینی گەورە بووە بێجگە لەوەی شەڕەزا خۆی کەسێکی وەلیەکی گەورە و خواناسێکی گەورە بووە اینجا لەبەرەوەی دێلێژەش کەوتۆتە سەر دووڕیانی بڵێن گەرمیان و بازیان و قەراخ لێەوە کاروان سەرا بووە ئیتر ڕاستە دیەکە بچووکە ڕاستە ئێستا ژەر بچووکە ئەو کاتە ژەر بچووکە بەڵامیتر لەو کاتەوە هەتاکو ئەم دوایانەش قەت بێمەلا و بێمەدرسە نەبووە دائیمەن کۆمەڵێ مەلای تیا هەڵکەوتووە بڵێن بۆ نمونە لەوانە ئەوەکو وتم مەلا محەممەی گەورە دوایی ئیترەوە مەلا ئەحمەی چاومار مەلا ئەحمەی چاومار دوای ئەوەی کە سلێمانی دروستەکرێ یەتە سلێمانی ئیتر ئەوان ئەو مەلا ئەحمە کە یەتە سلێمانی ئیتر لەوێ نەوەکانی ئەوان لەو لایشەوە حاجی مەلا ڕەسووڵی کە ئەویش هەر بڵێن دێلێژەیی حاجی مەلا ڕەسووڵ تەمەن لە دێلێژە بۆ دوای ئەوەی تر کە هاتووەتە سلێمانی لە سلێمانی بووە بە واعیزی سلێمانی یعنی واعیزی ڕسمی ئەو زمانی بڵێن دەوڵەتی بڵێن ئەو کاتە اینجا ئیتر لەوێ ئەم تەمەنەوە حاجی مەلا ڕەسووڵ مەلا مستەفای سەفەتی بووە مەلا ئەحمەی فائیزی بووە مەلا نەجمەدینی بووە ئیتر تەمان ئەوان دکتۆر عیزەدین و ئەوانە ئیتر ئەمانە اینجاوە لە خێڵی مفتیژەوە بێخودا ئەوە بڵێن ئەو کەسایەتیانە لەوانی ژەڵکەوتووە بێجگەل لە مەلا حەومینی عاسی اینجا بێجگەل لەوەی وەکو مەلایەکانیش بڵێن تەمان باوکم هەم مەلا بووە هەم شاعیر بووە شێخ مارف ئەو هەر مەلا بووە بڵێن شێخڕۆڤ ئەوە هەر شاعیر بووە دیوانەکەیشی هەیە تا شێخڕۆڤ اینجا مەلا شێخ ئیسماعیلێکی کەی هەبووە بەڵام ئەو زوو عەمری خوای کردووە ئیتر ئەمانە بڵێ مامەستا من پێم خۆشە پێکەوە بگەڕێنەوە بۆ یادەوەری مناڵیت باوکی بەڕێزت جگەلەوەی کە شاعیر و خامەیەکی زۆر جوان بووە دەنگیشی زۆر خۆش بووەوە قورئانی خوێندووە بانگی داوە ئەو تقوسە بۆ تۆ چۆن بوو وەکو مناڵ وەک باوکێکی ئاوا شاعیر و زانا و بیرمەندت هەبێ چۆن کاریگەری لەسەر بەڕێستان وەڵڵاهی تەمەن کاریگەریەکی زۆری لەسەر ئێمە بووی ئێمە هەموو بڵێن مناڵەکان بە تایبەتی بڵێن من و کاکەم ئیتر ئەو کاتە کە ئەو لە مناڵێەوە زۆر حەزی لە شیعر بوو اینجا شیعرەکانی تر هەر لە ناکەسکاریە خاکم بەسەر هەر تر ئەوەی شیعرەکەی بڵێ اینجا شیعرەکەی بێخود ئەمانەی هەموو لەبەر بوو قەسیدەکانی بێخود بە تایبەتی هەمووی لەبەر بوو ئەوە شارەزایشی لە مەقاماتی شاه هەبوو زۆر شارەزایی هەبوو زۆر شارەزایی هەبوو ئیتر تەمان بۆ بانگوسەڵا تەمەنە و کاتە بانگوسەڵا هەبوو اینجا ئەو کاتە مەولودنامە و میعراجنامە و ئیتر خوتبەی جەژنەکان و خوتبەی جومعانومانە تەمەن باوکم کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر ئێمەش و یعنی لە زۆربەی مناسەباتەکانیشە بە تایبەتی مەولود و میعراج ئەو کاتانە کە ئەو کاتە ئەخوێندایەوە لە دیەکانە ئیتر لە زۆربەی شوێنەکانیشە باوکمیان بانگ نەکرد مەسەلە ئێستا من بە یعنی هەر لەم تا ئەم دوایەش حەشێخ برامی قارکەرم کە لەگەڵ مەولویە کرد باوکمی بانگە کرد لێرە مامۆستا شێخ کەمال هەبوو بەڵێ مامۆستا شێخ کەمالی خەیاتە بە کوڕی مامۆستا شێخ عومەری قەراخی بوو هەر لەگەڵ مەولوی کردا لە سلێمانی بانگی باوکمیانە کرد مناجاتەکە و اینجا مەولودنامەکان هی مامۆستا شێخ محەممەد خاڵ بوو هی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس بوو تەمەن باوکم وەکو دەروێشی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس بوو لە 1930ەکانەوە کە ئیتر هەچ دیوانێک و هەچ کتێبێکی دەرچوو بێ باوکم کڕیوێتی تەمان بەشێکی زۆری ما بەڵام بەشێکیشی فەوتا بەڵام مامۆستا مەلاکەریم زۆر باوکم زۆر معجەب بوو بینەکانی دوای مامۆستا شێخ محەممەد خاڵ هەر خۆی لە لای ئەویش خوێندوێتی لای مامۆستا شێخ محەممەد خاڵ و باوکی مامۆستا شێخ محەممەد خاڵیش اینجا هەتا ئەم دوایەش هەر زۆر عەلاقەیانە بوو حتا هەموو گۆڤاری گەلاوێش هەر 10 ساڵەکە باوکم هەی بووە دوایی ئیتر احتیاج بۆ کتێبێکی دینی ئەو کاتە نەبووە بیکرێ مەجبور فرۆشتوێتی بە مامۆستا شێخ محەممەد خاڵ هەر بڵێن هی 10 ساڵەکە گۆڤاری گەلاوێش هەمووی وتی جزوبەنیشم کردووە بین جزوبەنیشم کردووە بەڵامیتر دوایی ئەو کتێبێت زۆر زەرور بووە پێی بیکڕێ و
پارێژی نەبووە ئیتر ئەوەی فرۆشتووە ئەو کتێبەی پێکڕیوە لەگەڵ مامۆستا حەمێ خاڵت ئەمە من خۆشم بە خزمەت مامۆستا حەمە گەیشتوم لەگەڵ مامۆستا حەمێ خاڵیشا زۆر علاقەی خۆش بوو لەگەڵ مەلاکانە هەر ساڵی جارێک پەیوەندیی باشی لەگەڵ هەر ساڵی جارێک مەلاکانی داوەتە کرد بۆ دەمێ بۆ بەکرێزوە دەمێ بۆ دێلێژە لەگە مەلاکانە زۆر علاقەی خۆش بوو بەڵێ یەکێک لە ڕووداوەکانی ناو ژیانی کە ئەمە تراژیدەیەکە کە ئەو برایەکی جەنابە یعنی کوڕی بەڵێ لە سێدارە دراوی ئەعدام کراوە بەڵێ ڕۆحی شاد بێ بەڵێ شاد بێ کاریگەری بەڵێ وایە ڕووداوە چۆن بۆ لەسەر وەڵڵاهی خۆی ئێمە کە 86 بۆ 85 بۆ 6 ئیتر باوکم مەجبور هاتۆ سلێمانی ئێمە لە دێلێژە ماینەوە ئێمە فیلار بووین ئیتر دوای ئەوەی کە هاتەوە ئەو هاتە بە کرێژۆ ئێمە لەوێ ماینەوە ئیتر براکەم لێرە تەلەبە بوو ئەو برایم لێرە ئیخوێن تەلەبە بوو دوای ئەوەی ئیتر 89 ئیتر دوای ئەوەی ئەمفال کراوە ئێمە هەموواناتینەوە ئێرانەوە ئیتر وەزعی ئەو وەزع زۆر وەزعشی هەم اقتصادی و هەم وەزعشی زۆر خراپ بوو خۆتان نەزان دوای ئەنفال چۆن بوو ئیتر لەو سەرودەمە ئەو برایم گیرە کە گیرە ئیتر تەمەەن هەر لەگەڵ باوکمانە بوو باوکم دایکمەوە لەگە خوشکێکما بوو لە بەکرەجۆ ئێمە ئەو کاتە بڵێن لە دێلێژە بووین دوایی گەڕابووینەوە هاتبووینە سلێمانی ئیتر ئەم برایم کە گیرا وەزعی باوکم لەبەرەوەی لە بەکرەجۆ بوو ئەمن و شت زۆر تحقیقان لێکە هەموو هەفتەیەک 2000 بانیانە کرد بۆ ئەمن ئیتر وەحاصل زۆر ئیزعاجیان کە باوکشمتی بە تۆزێ هەم بێجگەل لەوەی کە هینانەکەیان چۆنەمە بۆ چۆ چی بوو لەکێ بوو لەگەڵ چیا بوو تەنزیم بۆ چی بۆ ئەم شتانە خۆتان نەزانە و تحقیقاتە زۆر بێتەوە زۆر تاسیری تێ کرد مەجبور داوای کرد لە بەکرەجۆ بگوێزێتەوە هاتە مزگەوتی مەڵکەنی وتی بەشک و تۆزێک شار تۆزێک قەرەباڵەختر و کەمتر دیارە ئیتر تۆزێک دوورکەوتنەوە لێ بەڵامیتر قەدەری خواوا بوو ئەمانە هەندێکی لە لای باوکم مابەوە کە وەکوتم هاتە بەکرەجۆ ئەو پێش ئەنفال هات کە هاتە بەکرەجۆ هەنێ لەم کتێبانەی مایەوە ئەجینا دەزنووسێ زۆری لابوو لەگەڵ شتی تری زۆر لابوو شعری تری زۆر لابوو حتا شعرێکی نووسی بوو بەسەر هەموو دیەکانی بازیانی کردبوو بە شعر ئەوە من هەندێکی شام لەبەر بوو کاتی خۆی ئێستا بەسم لەوە شعری تری بێجگەل لەوەی مناسباتی تریشی زۆر هەبوو باوکم مەسەلا بڵین بە تایبەتی وەکو وەفادنامەکان زۆری ئەوت هەر خزمێکی کەسێ بمردایە کەسی نزیکوانەوە وەکو پرسەنامەیەک شعرێکی بۆ دانا ئیتر باسی حەدەسەکەیە کرد خۆی شعر ئەمنە حتا نامە شعرەکانی باوکم ئەوەیە باسی ئەو حەدەسەیەکە وەکو تەسویر ئێستا چۆن تەسویرەکرێ کە چۆن هاتوون چۆن ڕۆشون چێ بووە چێ نەبووە چەند کەس بوون خۆی ئەوەش اینجا ئەو نامە شعریانە ئێستا بۆیە من هات بەڵاویشم کردەوە یعنی وەکو تاریخێکە مێنێتەوە کە ئەو کاتە ئێستا باسی نامەکانی تیا بۆ ئێمە بۆ کوڕەکانی چۆن داوای مەسا 2 دیناری کردووە کاکەم ئەم چۆنی بۆ نردووە بە چیا بۆی نردووە خۆی ئەمە وەک چیرۆکە شعرێک ئەمێنێتەوە بۆیە بەڵێ ئینی هەبوو ئەو شعرانێشی من ئەوانەیم دەستکەوتووە کە چاپم کردووە زۆر سپاس مامۆستا دەستان خۆش زۆر سپاسیێوەشەکەین بینەرانی خۆشەویست لە کۆتایی ئەڵلقەی ئەم جاری بەرنامەی قەلەندەرخانە زۆر سپاسی مامۆستا بابە ڕەسوڵەکەین کە تیشی خستە سەر ژیان و شعرەکان و ئەدەبیاتی شاعری دێلێژە مامۆستا مەلا ئیسماعیلی دێلێژە کە ناسراوە بە دڵسۆز هەروەها سوپاس بۆ خاتوساکار کە بە ئامێری عود بەشدار بوو لەگەڵمانە خۆشەویستان بە شعرێکی دڵسۆز کۆتایی باڵقەی ئەمجاری بەرنامەکەمانەهێنین هەر شاد و کامەران نامەی دایک بۆ تەنیا گوڵە بەهارەکەم ئارامی دڵە پەژارەکەم کوڕە ناسک و نازدارەکەم ئاوارەی وڵات و شارەکەم بەیادت دڵ تیمارەکەم هەموو برینێ چارەکەم دوای ئەم هەڵبەستە خۆشانە لێرەوە تاکو ئەویانە ماچەکەم ئەو چاوە جوانە لە دوای ماچکردنی چاوت
خۆمەکەم قوربانی ناوت بەژن و باڵای تەواوت کوڕم من سرم سوورماوە لە نامەی مەلا بەدواوە نامەت دیار نییە لەو ساوە بەگەیشتنی نامەکەم چاوەڕوانی وەڵامەکەم